بنسبة هەرێمی کوردستانەوە ئەو کاتێک کە تەعاروز هەبێت لە بینی قانونی ئیقلیمی و لە بینی قانونی اتحادیە 2 ساڵ بەر لە ئێستا نەوشیروان مستەفا ئەمین ئەندامی دەسەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە نەخۆشی کۆچی دوایی کرد. نەوشیروان مستەفا ئەمین لە ساڵی 1944 لە گەڕێکی سەرشەقامی شاری سلێمانی لە بنەماڵەیەکی ناسرا و ڕۆشنبیر لەدایک بووە. لە شەستەکانی سەدەی ڕابردوودا دەستی بەکار و چالاکی سیاسی کردووە. یەکەم وێستگەی ژیانی سیاسیشی یەکێتی قوتابیانی کوردستان بووە. نەوشیروان مستەفا قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. پاشان لە ساڵی 1967 کۆلێژی زانستە سیاسیەکانی لە زانکۆی بەغداد تەواو کردووە. لە ساڵەکانی 1963-1964دا بووە بە ئەندامی سکرتارێتی یەکێتی قوتابیانی کوردستان. هەر لەو ماوەیەدا بووە بە ئەندام لە پارتی دیموکراتی کوردستان. هەروەها لە ساڵی 1969دا لەگەڵ چەند هاوڕێیەکیدا گۆڤاری ڕزگاری دەرکردووە و پاشان کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان دامەزرا. لە ساڵی 1975 لە کاتێکدا لە نەمسا سەرقاڵی خوێندنی دکتۆرا بوو بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕایەوە سووریا. نەوشیروان مستەفا لە ساڵی 2009 لیستی گۆڕانی بۆ بەشداریکردن لە پەرلەمانی کوردستان دروست کرد و بزوتنەوەی گۆڕانی دامەزراند و تا ئەو کاتەی کۆچی دوایی کرد ڕێخەری گشتی بزوتنەوەکە بوو. نەوشیروان مستەفا بێجگەلەوەی بە سەرکردەیەکی سیاسی ناسراوە. لە هەمان کاتدا بە ڕۆژنامەوان و نووسەر و ڕۆشنبیرێکی گەورەش دادەنرێت. لە ماوەی ژیانیدا چەندین کتێبی سەبارەت بە مێژوو ئەدەبی کوردی نووسیوە. لە گرنگترین کتێبەکانی بریتین لە کەناری دانوبەوە بۆ خڕی ناوزەنگ، پەنجەکان یەکتری دەشکێنن، کورد و عەجەم، خولانەوە لە بازنەدا و بەدەم ڕێگاوە گوڵچنین. نەوشیروان مستەفا لە تەمەنی 73 ساڵیدا لە 19 ئایاری 2017 بە نەخۆشی کۆچی دوایی کرد. لە سەروەسێتی خۆی لە 20 ئایاری 2017 لە گردی زەرگەتە بە خاک سپێردرا.